کۆبوونەوەی سەرکردەکانی وڵاتانی ئەندامی ناتۆ لە واشنگتن دەستی پێکرد و یەکێک لە پرسە سەرەکیەکانی ئەم کۆبوونەوەیە ئەوەیە ئۆکرانیا تاکەی دەتوانێت بەردەوام بێت. بۆ ئەمریکایەکان و ژمارەیەک لە هاوپەیمانانی دەکرێت وەڵامی ئەم پرسیارەیان لای جۆ بایدن دەستکەوێت کە خۆی وەک گەورەترین پاڵەوانی ئۆکرانیا خستوەتە ڕۆ. کۆشک سپی ڕۆژی دووشەمە وەڵامی ئەو پرسیارانەی ڕەت کردەوە سەبارەت بە نیگەرانەکانی هاوپەیمانانی ناتۆ لەبارەی ئەو درزانەی لە ئاسی سەرکردایەتیدا دروست بووە و دەکرێت داهاتووی ئەو هاوپەیمانیە سەربازیە ڕۆبەڕووی کێشە بکاتەوە. ئێمە بە هیچ شێوەیەک هیچ نیشانەیەکی لەو بارەیەوە لە هاوپەیمانەکانماندا نەبینیوە. ڕێک بە پێچەوانەوە لەو گفتوگۆیانەی کە پێشوەختە لەگەڵیان ئەنجاممانداوە بۆمان دەرکەوتووە ئەوان گەلێک دڵخۆشن بەم دانیشتە. هەروها ئەوان زۆر دڵخۆشن بەو کارانەی کە پێکەوە ئەنجامی دەدەین بە تایبەتی بۆ یارمەتیدانی ئۆکراین. شرۆڤەکاران دەڵێن لە کاتێکدا سەرکردەکانی ناتۆ بەڕاستی نیگەرانن بەڵام هەوڵدەدەن خۆیان وا دەرنەخەن وەکەوەی دەستێوەردان لە سیاسەتی ئەمریکا دەکەن. پێم وایە نیگەرانیەک لە ناتۆدا هەیە. ڕەنگە سەرکردەکانی وڵاتانی ناتۆ جۆ بایدنیان خۆش نەوێت، بەڵام ئەگەر ئاوڕێک لە بەڕێوەبەرایەتی ترەمپ بدەینەوە ئەو کۆمەڵێک شت باز دەکات کە بەڕاستی دژە ناتۆن. پێم وایە زۆربەی وڵاتانی ناتۆ بایدنیان پێ باشترە. ئەمەش نەک لە بەرەوەی زۆر لایەنگری بایدن بن، بەڵکو بەهۆی ئەو شتانی کە ترامپ بوتوێتی و هەڕەشەی کردووە سەبارەت بە ناتۆ بیکات. درزی دیکەش لە نیوان سەرکردەکانی ناتۆدا هەیە. سەرۆکی ڕاستەوی هەنگاریە لەم دوایانەدا سەردانی ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیای کرد و خۆی وەک پردێک لە نیوان ئەو دونیارەدا نیشاندا. لەم لوتکەیەدا ئەم گروپە کە لە 32 ئەندام پێکاتووە بەنیازە ڕۆڵی واشنگتن لە هەماهەنگی بەرگری ئۆکرانیادا بگرێتە ئەستۆ. بەڕێزان لەم 2 ساڵ و نیوەی دواییدا خەڵکانێک کە بتوانێت لەگەڵ هەردوو لایەنی شەڕکەردا قسە بکات تا دێت کەمتر و کەمتر دەبن و هەنگاریا یەکێک لەو هەرا وڵاتە کەمانەیە. ئەوەی لەم لوتکەیەدا ئەستەمە ڕووبدا پێشکەوتنە لە ململانیەکاندا. پۆتین دەڵێت ئۆکرانیا ئامادە نییە بۆ گفتوگۆکردن لەسەر مەرجەکان کە بەوتەی ئەو بریتیە لە پاشەکەشەی هێزەکانی ئۆکرانیا لەو 4 ناوچەیەی کە ڕووسیا لێکاندوێتی بە خاکی خۆیەوە. ئۆکرانیا بەدوای ئاشتیەکی دادپەروەرانەدا دەگەڕێت کە هەموو خاکەکەی بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی و بەم مەبەستەش سەرۆکی ئۆکرانیا بەشداری لە لوتکەی ئەم هەفتەیەی ناتۆ دەکات بۆ تیژخستنە سەرپرسەکانی ناتۆ ئەندامەتی وڵاتەکەی لەو هاوپەیمانیە سەربازیە لە داهاتوودا. جانە دیلان بۆ ئانیتە پاوۆ دەنگی ئەمریکا.